بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤی سڵاوتان لێبێت و ئایارتان پیرۆز. من بنار مستەفا لەگەڵ هاوکارم سوام حسین هاتینەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکانی ئەم هەفتەیە 29 نیسانی 2021 و بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتن بە یەکی ئایار. سەرەتا هاوکارم پانێڵێک ئەنجام دەدات لەگەڵ هەندێک لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری و پاشان بۆ تاوتوێکردنی هەندێک لایانی تایبەت گفتوگۆمان لەگەڵ هەرێکێک لەواندا دەبێت. هەروەها بابەتێکشمان بۆ ئامادەکردوون سەبارەت بە مێژووی یەکی ئایار. لەگەڵمان بن. مێژووچەی ئەیار لە ئامادەکردنی مستەفا باهیر، خوێندنەوەی کاوان قادر. یەکی ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکاران، ڕۆژی بیرهێنەرەوەی مێژووی خەباتی چینی کرێکارە لە سەر تاسەری جیهاندا. سەرەتای ئەم مێژووە لە پەیوەند بە خەباتی کرێکارانەوە بۆ کەمکردنەوەی کاتی کارکردن لە ڕۆژێکدا بۆ 8 کاتژمێر دەست پێ دەکات. لە ڕۆژی 21 نیسانی ساڵی 1856دا کرێکارانی ئوسترالیا بڕیاری ڕاگرتنی 1 ڕۆژ کارکردنیاندا و لە کۆبوونەوەیەکی فراواندا بڕیاریاندا کە خەبات بکەن بۆ کەمکردنەوەی کاتی کارکردن. دەبێت کاتی کارکردن لە ڕۆژێکدا لە 8 کاتژمێر زیاتر نەبێت، کە لەو کاتەدا کرێکاران لە 12 بۆ 14 کاتژمێر کاریان دەکرد. بڕیاری ئەم کرێکارانە هەر بەو وڵاتانەوە نەوەستا، بەرەو ئەمریکا ڕۆیشت. لەوێش لە ساڵی 1861 تێکۆشان بۆ کەمکردنەوەی کاتژمێرەکانی کارکردن دەستی پێکرد. لە ساڵی 1877دا کرێکارانی هێڵی ئاسن مانیان گرت و داوای کەمکردنەوەی سەعاتکاریان دەکرد، بەڵام لەلایەن پۆلیس و سوپای ئەمریکاوە بە شێوەیەکی توند و تیژ هێرش کرایە سەر و سەرکوتیان کردن. لە ساڵی 1884دا فدراسیۆنی سەندیکا و یەکێتیە کرێکاریە ڕێکخراوەکان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا کە لە ساڵی 1881ەوە پێکاتە بوو، بڕیارێکی دەرکرد کە لە بەشێکدا دەڵێت لە یەکی ئەیاری 1886 بەدواوە دەبێت کرێکاران لە ڕۆژێکدا تەنها 8 کاتژمێر کار بکەن. بانگەوازی هەموو ڕێکخراوە کرێکاریەکان دەکەین کە یاساکان بە جۆرێک ئاراستە بکەن لەگەڵ ئەم بڕیارەدا بێتەوە. ساڵێک دوای ئەوە هەمان فدراسیۆن بەیانێکی تری بڵاو کردەوە و تیایدا دووپاتی دەکردەوە کە سیستمی 8 سەعات کارکردن دەبێ لە یەکی ئەیاری ساڵی 1886ەوە کاری پێ بکرێت. لە ئەمریکاش کرێکاران ڕۆژانە دەبوو 12 سەعات تەنانەت 14 سەعات کاریان دەکرد. چەند مانگ بەر لە ڕۆژی دیاریکراو، واتە بەر لە یەکی ئەیاری ساڵی 1886 بە سەدان هەزار کرێکار و ڕێکخرا و ناڕێکخرا و هاتنە مەیدانی خەباتەوە بۆ کەمکردنەوەی کاتژمێری کارکردن. شاری شیکاگۆ لە ویلایەتی ئیلینۆی ناوەندی خەبات و ڕوبەڕووبوونەوە بوو لە پێناو کەمکردنەوەی کاتژمێری کارکردن. یەکێتی ناوەندی کار لە شیکاگۆ ڕابەرایەتی ئەم جوڵانەوەی دەکرد کە پێکهاتەبوو لە 22 یەکێتی و ڕێکخراوی کرێکاری. لە یەکی ئەیاردا بە سەدان هەزار کرێکار بە دروشمی 8 کاتژمێر بۆ کارکردن، 8 کاتژمێر بۆ پشوو، 8 کاتژمێریش بۆ خەو ڕژانە سەر شەقامەکان. لە ڕۆژی 3 ئەیاری 1886دا کە هێشتا لە هەندێک شوێن مانگرتن بەردەوام بوو بۆ بەدیهێنانی خواستی 8 سەعات کارکردن، لە کۆمپانیایەک بە ناوی ماکرۆمیک پۆلیس تەقەی لە مانگرتنی کرێکاران کرد و ژمارەیەک کوژرا و برینداری لێکەوتەوە. بۆ ڕۆژی دوایی بە مەبەستی ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بەو پەلامارە دڕندانەیی پۆلیس
بانگەوازی گرتبوونەوەیکی کرێکاری لە مەیدانی هیمارکێت لە شاری شیکاغۆ ئەنجام درا. گرتبوونەوەکە بە شێوەیەکی ئارام بەڕێوە دەچوو. لە کاتێکدا دوا قسەکەر لەسەر مینبەر قسەی دەکرد، کۆبوونەوەکە بەهۆی بارانبارینی زۆرەوە ژمارەی بەشداربووان زۆر کەم دەبێتەوە و تەنها 200 کەس لە مەیدانەکەدا دەمێننەوە. لەو کاتەدا هێزێکی پۆلیس کە بریتی دەبێت لە 180 پۆلیس دەڕژێنە مەیدانەکە و فەرمان دەدەن کە بڵاوە بە گرتبوونەوەکە بکرێت. لە کۆتاییدا بۆمبێک لەلایەن نەناسراوێکەوە کە تا ئێستاش ناسنامەی ئاشکرا نەکراوە فڕێ دەدرێتە ناو پۆلیسەکانەوە و پۆلیسێک دەکوژرێت و 6 پۆلیسی تر بریندار دەبن. لە پاش ئەوە پۆلیس تەقە لە کرێکاران دەکەن و ژمارەیەکیان لێ دەکوژن و بریندار دەکەن. تا ئێستاش بە شێوەیەکی دیاریکرا و ڕانەگەیەنراوە کە چەند کرێکار بەدەستی پۆلیس کوژراون. سەرنجام بەبێ هیچ بەڵگەیەکی سەلمێنراو لە دادگایەکی بێسەرەوبەرەدا 7 کەس لە ڕابەرانی کرێکاری بە تۆمەتی پیلانگێڕان بۆ کوشتنی پۆلیس حکمی سێدارە و کەسێکیان بە ناوی ئۆسکار نیب بە حکمی 15 ساڵ زیندانی بۆ دەردەکرێت. لە 11 نۆڤەمبەری 1887دا 4 لەو ڕابەرانە بە ناوەکانی ئەلبێرت پارسۆنز، ئەدۆلف فیشەر، ئۆگست سپایس و جۆرج ئەنجێل لە سێدارە دەدرێن و لویس لینگ لە زینداندا خۆی دەکوژێت. دوای لێکۆڵینەوەیەکی زۆر وت کە چەند ساڵی خایاند، گومان لەوە دەکرێت کە پۆلیسەکان خۆیان بۆمبەکەیان هاویشت بێت. ئەم کرێکارانە هەمیان بێتاوان دەرچوون. ساڵی 1992 لەسەر بڕیاری عومدەی شیکاگۆ ئەو پارکە کرا بە شوێنێکی گرنگی ئەو شارە. لە ساڵی 2004دا مێنۆمێنتێک بۆ هەموو قوربانیانی ئەو کارەساتە لەو پارکە دانرا. ڕنگدانەوەی ڕووداوەکەی شیکاگۆ لە ئەوروپا. لە ساڵی 1889 لە یەکەمین کۆبوونەوەی ئینتەرناسیۆنالی دووەم بە پێشنیاری ڕایمۆند لاڤیان بە بۆنەی ساڵیادی ناڕازایەتیەکانی شیکاگۆوە بانگەوازی خۆپیشاندانی سەرتاسەری و جیهانی لە 1 ئەیاری ساڵی 1890دا کرد. خۆپیشاندانەکان بەڕادەیەک سەرکۆتوو بوون کە ساڵی دواتر واتە ساڵی 1891 1 ئەیار بەڕەسمی لەلایەن کۆنگری دووەمی ئینتەرناسیۆنالی دووەم وەک چالاکیێکی ساڵانە ناسرا. لەم مێژوە بەدواوە لە ئەوروپاش هەموو ساڵێک یادی 1 ئەیار بەرز ڕاگیراوە. زۆر جاریش شەڕ و پێکدادان لە بینی کرێکاران و پۆلیسدا دروست دەبوو. کوژرا و برینداری زۆری لێ دەکەوتەوە. لە ساڵی 1891دا لە ڕۆژی 1 ئەیاردا تێکەڵچوون لە بینی پۆلیس و کرێکارانی هەریەک لە فەڕەنسا، ئیتالیا و هەنگاریا دروست بوو. ژمارەیەک کوژرا و برینداری لێکەوتەوە. بەم جۆرە ڕۆژی 1 ئەیار بوو بە ڕۆژی خەبات و تێکۆشان بۆ چینی کرێکاران. لەو بەروارە بەدواوە تا ئێستا ساڵانە لە ڕۆژی جیهانی کرێکاراندا کرێکاران لە سەر تاسەری جیهان چالاکی ڕێک دەخەن و لە زۆر وڵات هێرش دەکرێتە سەریان و دەرەنجام قوربانی لێ دەکەوێتەوە. ئەم کێشمەکێشە چینایەتیە هەر بەردەوام دەبێت تا کرێکار و سەرمایه‌دار مابێت، تا چەوسێنەر و چەوساوە مابێت ئەم نایەکسانیە دەمێنێت. تەنها هێزێکیش کە دەتوانێت کۆتایی بەم ململانەیە چینایەتێ بێنێت شۆڕشی کرێکاری و هاتنە مەیدانی چینی کرێکارە. بۆ گرتنە دەستی دەسەڵات تەنها حکوومەتی کرێکارانە کە یەکسانی بەرقەرار دەکات. بژی 1 ئەیار ڕۆژی هاوپشتی و هاوخەباتی چینایەتی کرێکاران. بینەرانی پێشەنگ TV سڵاو و ئەم کاتتان باش. بەرنامەی ئەمڕۆ 29 نیسانی پێشەنگ TV تایبەتە بە 1 ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکار.
لەم بەرنامە تایبەتەدا چەند هەڵسوڕایەکی بزوتنەوەی کرێکاریمان لەگەڵا بۆ قسە و باس و چالاکی ئایارەکانی ئەمساڵ. وەستا مەهدی سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکار، حەسەن مارف کارمەند و هەڵسوڕاوی ناوەندی تەندروستی، هەروەها وەستا دڵشاد هەڵسوڕاوی کرێکاری و ئەندامی دەستەی کارگێڕی ڕێکخراوی کرێکارانی بیناسازی و ئاشتی محەممەد کارمەندی تەندروستی و سەلامەتی و ژینگە. ئێستا بۆ قسەباس لەسەر ئەم تەوەرانە هەوڵەدەین سەرەتا ڕووبکەینە وەستا مەهدی. سڵاو ئەم کاتت باش وەستا مەهدی. پاش 30 ساڵ لە حاکمیەتی خۆماڵی دۆخی کرێکاری کرێکاران چۆن ئەبینن و ئایا تا چەند ئەکرێت بڵین لە ڕووی ئاستی کرێ و سەعاتکاری ڕۆژانە و ماف و ئازادیەکانەوە لە دۆخێکی عادیلانەدان بەرامبەر بەو زەحمەت و ماندووبوونەی کە کرێکاران ئەیکێشن؟ فەرموو. سڵاو لە ئێوەش، سڵاو لە بینەرانی کەناڵی پێشەنگ تیڤ. پیرۆزبایی یەکی ئەیار لە تەواوی کرێکاران لە هەر شوێنێکی دنیا. سەبارەت بە دۆخی کرێکاران لە سایی 30 ساڵ دەسەڵاتی حکومڕانی کوردی، هەڵبەتە لە ئێستادا لە دۆخێکی زۆر سەخت و خراپایە. دەمەوێت لێوە دەست پێکەم کە سەرەتای کۆتایی هێنان بە ڕژیمی بەعز کوردستان یعنی چۆ ناو قۆناغێکی تازەوە، قۆناغێک لە سەرمایە گوزاری، گەشەی سەرمایەداری، هەزاران کۆمپانیا دامەزرا و لە بواری جیاجایە کەوتنە ئیش و کرێکارانیان خستە کار. بەڵام دۆخی کرێکاران وردە وردە لە ساڵی 2013ەوە کە کوردستان تووشی قەیرانی ئابووری و شەڕ و چێشمەچێژ بوو لەگەڵ حکوومەتی فیدرالی تازە دامەزراو لە عێراقا، ئیتر وردە وردە ئەم وەزعە تەئسیری لە کرێکاران کرد و بەرەو خراپی ڕۆی. من باسی ئێستا بکەم، بەڕاستی لە ئێستاە بەپی هەر ئەو ئامارانەی کە لە بەردەستایە لە کوردستانە نێزیک بە لە ساڵی ئەم ئامارانی کە بۆتان لە ساڵی 2007 تقریباً هەتا 2014 لە کوردستان 23210 کۆمپانیا تۆمار کرا. لەم ڕێژەیە 19853 دانیان کۆمپانیای خۆماڵین و 3357 دانشیان بیانی. ئەمە جگە لەوەی کە 8000 کۆمپانیای وهمی لە کوردستانە هەیە. بێگومان ئەم ژمارە زۆرە لە کۆمپانیا وەک بەرئەنجامێ لە سیاسەتی بازاری ئازاد بە تایبەتیکردنی هەموو کەرتەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاریەکان وەکو بازرگانی و گەیاندن و ئەمانە، یعنی ئەم کۆمپانیانە زۆر بە شێوەیەکی ناچاوەڕوانکرا و زیادیان کرد. لە ماوەی ئەم چەند ساڵەیە یعنی بە تەواوی ئەمەنگە کۆمپانیا هات و ڕێژەی کرێکارانیش بە شێوەیەکی بەرچاو زیادی کرد. لەنێو ئەو پرۆژە و دامەزراوانەدا کە لە کوردستان کرێکارانیان خستۆتە سەرکار، 4500 کۆمپانیای گەورە و مامناوەند زیاتر لە 320,000 کرێکار کار پێەکەن کە کرێ و هەغدەسێکی کەم و بە شێوەیەکی گشتی لە نێوان موچەکانە لە نێوان 350,000 تا 400,000 دینارایە. ئەمە جگە لەوەی لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بە هیچ شێوەیەک لانی کەمی کرێ دەستکاری نەکراوە وە خۆی ماوەتەوە. لە بازاری کاردا کاری موقت و گرێبەستی کاتی ئەمانە هەمووی بڕێی پێدراوە و بە هیچ شێوەیەک ئێستا گرێبەستی دایمی نییە لە هیچ شوێنەکە. هەموو ئەو مەرجوداوانەی کە لەناو گرێبەستەکانە هەیە خاوەنکارەکان خۆیان ئەیکەن و واژۆ بە کرێکارانەکەن بەبێ ئەوەی کە بزانن چۆنی کارەکەن. لە کوردستان کرێکاران نێزیکەی 85 بۆ 90% گرێبەستەکانیان کاتیە
ویا بەبێ هیچ گرێبەستێک کاریان پێەکەن. ئەتوانم بڵێم کە لە ساڵی 2000ەوە لە هەموو ناوەندەکانی کاردا گرێبەستی کار کە بەکاردێن هەمووی کاتیە. تەنها ئەو کرێکارانە نەبن کە ماوەیەکی زۆرە کە لە کەرتی گشتیا کارەکەن و موچە و معاشەکانیان دیارە و زەمانەتەکانیان دیارە. لە ساڵی 2011ەوە تەواوی ئەو ئیمتیازاتانەی کە ئەدرا بە کرێکاران و کارمەندانی کەرتی گشتی ئەوانە هەمووی کۆتایی پێهاتەوە و نەماوە. تەنها مەسەلەی تەعیناتیش لە کەرتی گشتیان نەماوە. سعاتی کاری ڕۆژانە کە خۆی 8 سعات کارە بەڕەسمی بەهۆی پەرەگرتنی کاری خۆنتەراتی و پارچەکاری و کارکردن بە مەترا، هەروەها بەهۆی گرێبەستی کاتی و موواقەتەوە سعاتی کار ڕۆژانە لە زۆربەی شوێنەکان ئێستا 10 بۆ 11 سعات کاری زیادە بە کرێکاران ئەکرێت. جگەر لەوەی کە لە پشوو مۆڵەتی ساڵانە و دەورانی نەخۆشی و بەکرەی تەواوەوە لە بەشێکی زۆر لە ناوەندەکانی کار ئەمانە ئەم مۆڵەتانە کۆتاییان پێهاتەوە. ئێستا و مۆڵەتانە نادەن بەکرەی تەواوەوە، ئەسڵ مۆڵەت بەبێ موچە. وەستامادی ئایا پێ بە پێی ئەو هەموو مەشارع و کۆمپانیایی کە سەریان هەڵداوە و دروست بوون لە کوردستانە ئایا کرێکاران بەهرەمەند بوون لە کار یاخودنا؟ ئێستا من وا باسی بۆکەم ئەوە تا ئەسمە سەری ئەزانی چۆنە خۆی بێکاری و نەبوونی فرسەتی کار کە بۆ دەیان هەزار ئامادەبوانی بەکار لەوانی کە لە زانکۆ و پەیمانگاکان تەواو بوون و لە چاوەڕوانی کاران. ئەمانە یعنی بە جۆرێکە ئێستا ڕێژەی بێکاری مەزەنگا ئەکرێ لە 140 و ئەم ڕێژەیە بەردەوام لە زیادبوونایە. ئەمە وەزعی هەلی کارە لە کوردستان. لەگەڵ ئەوەدا کە سیستەمی بێمە بێکاری و بیمە کۆمەڵایەتەکان لە کوردستان پەیڕەوی لێ ناکرێت. هاوکات بەشێکی هەرە زۆری کرێکاران بێبەشن لە مافی خانەنشینی بە پاساوی ئەوەی کە خاوەنکارەکانیان جێگیر نییە، دیار نییە. لەوانە کرێکارانی بیناسازی هەتا لەم ئەخیریا کە بۆتە کەرتی تایبەت هەموو کرێکارانی ژینگە پارێز، هەموو ئەو کرێکارانی کە لە کۆمپانیاکانی کەرتی تایبەت ئیشەکەن ئەمانەش هەر زۆرێکن لە وەکو کرێکارانی بیناسازی ئەمانە هیچ معلوم نییە کە خانەنشینی ئەیان گرێتەوە، چونکی ئەمانە عقدەکانیان هەروەک ئیشارەتم پێکرد عقدی موواقەتن و لەوانەیە کە هیچ کام لەمانە فریای ئەوە نەکەون ئەو تەمەنە تەواوکەن کە تیا خانەنشی نەبن. لە کوردستان یاسای کار نییە کە لایانی کەم ماف و ئازادیەکانی کرێکاران هەرچەندە کەمیش بێت تیا جێگیر کرا بێت. هەتا ئێستا یعنی ئەو یاسانی کە بەکارە لە کوردستان یاسای سەردەمی بەعسە ئەو مافانی کە تیاشایەتی بەڕاستی جێبەجێ ناکرێت، بە هیچ شێوەیە کاری پێ ناکرێت. خاوەنکار بۆ خۆی دەستی ئاوڵایە چۆن بێ ئاوا بە کرێکار ئیشەکە. مافی ئازادی ڕێکخراوبوون بۆ کرێکاران نییە. واتە ئەو تا چەند ئەکرێ بڵین لە ڕووی ئاستی کرێ و سەعاتکاری ڕۆژانە و ماف و ئازادیەکانەوە لە دۆخێکی عادیلانەیان بەرامبەر بەو زەحمەت و ماندبوونەی کە ئیکێشن ئایا ئەو زەحمەت و ماندبوونە بەرامبەر بە ئەوەیە کە ینی ئەو پارەی وەرێگرن بەرامبەر بەو زەحمەت و ماندبوونەیە یاخودنا؟ نەخێر هیچ کاتێ لە بەرامبەر ئەو ماندووبوونیان نییە. یعنی ئەگەر تۆ بەراورد بۆ بکەی ینی ئێستا دانی کەم خێزانێکی کرێکاری ئەگەر لە 1.5 ملیۆن کەمتری هەبێ ناتوانێت ژیانی پێبرێتە سەر. ئەزانی لێرە ژیان گران بووە، هەموو شتەکان ئەم قەیرانە چۆن لەڵێ هەمووی بەسەر شانی کرێکار ئاشکاوەتەوە. هەموو شتەکان دووقاتن لە بازار، خزمەتگوزاریە گشتیەکان نەماون، هەمووی بوونەتە پارە و گرانی بەسەر شانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشەوە. بۆیە هیچ کاتێ ئەو کرێی کە کرێکار وەرێگرێ بەشی ناکە. من لەڵێم کرێکاری پرۆژە پیشەسازیەکان ینی ئێستا لانی کەمی کرێت لەوانە کە وەرێگرن نێزیک بە 350-400 هەزار ئەوەی کە ئیمتیازیشی هەبێ مەسەلەن ئیشی فەنی بکە وا 4 ملیۆنێک. ئەمانە هیچی بە هیچ شێوەیەک بای ئەوە ناکە کە بتوانێت ژیانی پێبەرێتە سەر. ئەزانی چۆنە هیچ کاتێ
کرێ لە ئاسی ئەویان نییە کە کرێکار ژیانێکی ڕەفاهی هەبێ بتوانێت بژێ. ئەمە لە هەموو شوێنێکی دنیاوایە. دوای ئەوە ماف و ئازادیەکان، یعنی کرێکاران لە کوردستان مافی ئازادی ڕێکخراوبوون و مانگرتنیان نییە، بۆیە هەمیشە لە بەردەم هەڕەشەی دەرکردن لەسەر کاردان هەر جۆرە ناڕەزایەتێک لە دۆخی کار و موچە و کرێە، یعنی بەڕاستی قەدەغێ بە تایبەتی لە ناوەندە پیشە سازیەکانە. باشە وەستا مەهدی ئێستا ئێمە تقریبان لەوە تێگەیشتین کە کرێکار ئەو کارەی کە ئەیکات بەرامبەر بە ئەوە حەقدەستێکی مقابل وەرناگرێ وەکو ئەوەی کە ژیانێکی شایستە پێی بژی و مانگەکەی پێ بەڕێ بکات، سەعاتکار زۆرە، حەقی ڕێکخراوبوون نییە. هەموو ئەمانە لە کوردستانە لە بەرامبەر حقوقی کرێکارانە هەیە. حەسەن مارف، مافی خانەنشینی لە هەرێمی کوردستان چۆنە بینن؟ سەرەتا پیرۆزبایی یەکی ئایار ڕۆژیەکی ئایار لە سەرجەم کرێکاران لە هەر شوێنێکی ئەم دنیای ژیان نەگۆزەرن ئەەکەم. دەستخۆشی بۆ ئێوە، سوپاس بۆ کەناڵەکەتان. مافی خانەنشینی جارە من پێم خۆشە ڕۆشنایی بخەمە سەر ئەوەی کە ئێستا ئامادەیە لە کارە، نەک خانەنشینی دواتر بێمە سەر مافی خانەنشینی. بەوتەیەک ئێستاکە زۆربەی دۆستان و زۆربەی ئازیزانیش کە لە دەرەوەی ئەم هەرێمی کوردستانین ئاگاداری هەلومەرجی کارکردن و وەرگرتنی کرێکان بن لە هەر شوێنێکی بە تایبەت ئەو شوێنەی کە پێوتە کەرتی گشتی یا کەرتی دەوڵەتی. لە ماوەی 2014ەوە کە داعش دەوڵەتی ئیسلامی شام و عێراق سەری هەڵداوە بەدەستی دەوڵەتانی چواردەور و هێزە سەرمایەدارەکانی جیهان، ئەتوانم بڵێم ژیانی خەڵکی عێراق و بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان لە خراپترین وەزعیەتان، لە خراپترین وەرگرتنی کریان لە بەرامبەریە. هەر ئێستا ئەگەر بێ هەژمارێکی ئەو کریانە بکەی کە لە بەرامبەر کارە لە کەرتی گشتیە وەرگیراوە، ئەتوانم بڵێم بە نیوەی کریەکانیان لە ماوەی ئەم 6 ساڵە وەرنەگرتووە. یعنی زیاتر لە نیوەی کریەکانیان بە ناوی پاشەکەوت، بە ناوی لێبڕین، بە ناوی خۆگونجاندن، بە هەر ناوێکی دروستکرا و پەرپڕ فێڵاوی و پرگەندەڵی دەستی بەسەرە گیراوە. نمونونەکەی ئەگەر هەر کاتێ ناڕەزایەتیەک یا داواکاریەکەت هەبێت، بەدڵنیاییەوە دەستگا ئەمنیەکان ئامادەن بۆ هەموو تۆمەت و تانە و دروستکردنی کەیسێکی نەگونجاو. هەر ئێستا بە نمونەی کەیسی گیراوانی بادینانە کە تاکە تاوانی ئەوان هاتنە سەر شەقام بۆ داواکاری کریەکانیان، بۆ داواکاری موچە، هیچ شتێکی کە یعنی بە وشەیەکیش زیاتر نەوتراوە لەمە. ئەنجا بەدەرەوەی سندۆقی خانەنشینی هەیە. سندۆقی خانەنشینی لە کوردستانە بوونی نەماوە، ینی بڕەپارەیەک لەو کەسەی کە ئامادەیە بۆ کار لە 11 تا لە 17 لێ ئەژێڕێتەوە بۆ سندۆقی خانەنشینی. بەڵام ئەم سندوقە هەر ئەسڵەن پارێک نەماوە، بێ ئەم پارەیە لە هەژمار بانقیەک لە بانکێکە پارێزراو بێت. بەدەر لەمە ئەوانەی کە خانەنشین ئەبن خۆی لە 180 موچەکانیان لە 180 موچەی بنەڕەتی خانەنشین ئەکرێت. دیسانەوە ئەم هاتۆتەوە بە ماوەی بێجگە لەوەی کە ئەو موچانە چەنێکی دراوە و چەنێکی خراوە، حەق خوراوترین مافخوراوترین خەڵکی موچەخۆریش لە هەرێمی کوردستانە توانڵێم خانەنشینانە کە نزیکی بەسەریەکەوە نزیکی ساڵۆنی و زیاتریان موچە نەدراوەتە. بەدەر لەمە ینی لە 180 موچەکەی خانەنشین ئەکرێت. دیسان هاتوون لە 120 کەی لە 120 کەی ئەم موچیان لێ بڕیونەتەوە. یعنی ڕاستیەکەی نازانم، ینی ناوی بنێم چی ئەمە لە هەرێمی کوردستانە بە هیچ یاسایەک ڕێک نەخراوە و بە هیچ یاسایەکیش قبوڵ نییە ئەو شکڵی کە موچادرێ بە خانەنشان یا خەڵکی پێ خانەنشینەکرێت. هاوڕێ حەسەن، لەگەڵ لێبڕینی موچە و لێگرتنەوەی موچە هەتا ئێستا کرێکاران و مۆزەفین حەقی خانەنشینی ئەدەن بە دەوڵات؟ بە دڵنیاییەوە هەچ کاتێ موچە هەبێت لە 170 موچەکە
لە سەدا بورە لە سەدا 5 بۆ سەدا حوتە سەدا حەڤەنە بەڵێ ئەیبڕن و ئەمە هەچ کاتێ موچەبەن بە تۆ ئەو قینە ئەبڕن تاکە شتێکە بڕاوە سولفەی ئەوەی کە پێوتێ سولفا پێشینەی خانوبەرە کۆمەڵە این هەیە تا لە ماوەی 2 ساڵێکە ئەویان ڕاگرتۆ نایبڕن ئەجینای خانەنشینی هەر ئەبرن کە سنووقی خانەنشینی بە هیچ شێوەیەک نەماوە وجودی نییە و پارەکەش ئەبڕێت. زۆر باشە سپاس. ئێستا نەلای ئاشتی محەممەد کارمەندی تەندروستی و سەلامەتی و ژینگە. کاک ئاشتی دەسەڵاتداران باز لە ئازادی و دیموکراسیەکەن ئایا کرێکارانی کوردستان ئازادیان هەیە بۆ نمونە ئازادی مانگرتن و ڕێکخراوبوون؟ سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتا پیرۆزبایی یەکی ئایا لە هەموو کرێکارانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی دەکەم هیوای تەندروستی و سەلامەتیان بۆ دەخوازم. بەنسبەت پرسیارەکەی بەڕێستەوە بەڕاستی نەک ئازادی دیموکراسی بۆ کرێکارانی نییە بکرە قەدەغەش کراوە بە شێوەیەکی گشتی. کرێکاران ناتوانن لە هیچ بوارێکی کارکردن داگربوونەوەیەک ئەنجامدەن یا داوای مافەکانی خۆیان بکەن و ئەو مافانەشی کە لە یاسای کارکردنی عێراقیە دیاری کراوە بەداخەوە تا ئاستێکی زۆر ئەو مافانەش جێبەجێ ناکرێ. هیوادارم کە ئەو ئازادیانەی کە ئێستا بەسەر کراوەتەوە بتوانێت لە ساڵی 2021دا لە دوای یەکی ئایاری ئەم ساڵەوە هەوڵ بدرێت زیاتر فراوان کرێت لە جیاتی ئەوەی بەدەست کرێتەوە. چونکە کرێکارانی کوردستان بە شێوەیەکی گشتی لە هەموو ڕوویەک و لە هەموو ئاستێکەوە لە ئاستێکی خراپدان. ئەوەی کەوا لە کەتی گشتی و لە کەتی تایبەتە ئەگوزەرێ بەڕاستی هیچ لە ئاست چاوەڕوانی و تموحی کرێکاراندا نییە. هیواخوازم کرێکاران بە کۆدەنگی بتوانن تا ئاستێکی باش بتوانن ئەمە چارەسەرکەن و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بە یاسا و بڕگەکانی یاسای کاردا بچنەوە و ئەوەی کەوا باشە جێبەجێکەن و ئەوەشی کە لە ئاست تموحی کرێکاراندا نییە هەوڵن چارەسەریکەن. زۆر باشە. ئێمە لای وەستا دڵشاد هەڵسوڕاوی کرێکاری و ئەندامی دەستەی کارگێڕی کرێکارانی بیناسازی. وەستا دڵشاد ئەم کاتت باش دۆخی یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان لە پەیوەند بە کرێکاران و بازاڕی کارەوە چۆنە بینن؟ بۆچی تا ئێستا کرێکارانی کوردستان یاسای کاریان نییە؟ فەرموون. بەڵێ دەستپێک سڵاو و ڕێز لە بەڕێست و لە کەناڵە جوانەکەتان. سەرەتا پیرۆزبایی خۆم بە بۆنەی یەکی ئارەوە ئاراستەی تەواوی چینە ڕەنجەرەکانی کۆمەلگای مرۆڤایەتی و کرێکارانی جیهانەکەم. هیوادارم ئەم ساڵ ببێتە ساڵی بەگەڕخستنی ڕێکخراوە کرێکاریەکان ببێتە هێزێک بۆ تێپەڕکردنی ئەو بارودۆخی کە لەسەر ژیانی تەواوی کۆمەلگای بەشەری هەیە. بێگومان هەڵوێستی ڕێکخراوی کرێکارانی بیناسازی و کار و خەباتی ڕێکخراوی کرێکارانی بیناسازیش لە ئەو چوارچێوەدا بووە کە لە ئاستی هۆشیاریدا کرێکاران هۆشیار بکاتەوە کرێکاران بێنە پاڵ یەک و بتوانن بە شێوازی ئەکسۆنی جەماوەری و خەباتی مەدەنی ئەو ئاستەنگیانەی کە لەبەردەم چینی زۆر و زەوەندەی کرێکاراندا هەیە هەتاوەکو ئاستێک نەهێڵدرێ کرێکاران بتوانن بژێوی ژیانی خۆیان بە شێوازێکی شایستە دابین بکەن و وەڵام دەرەوە بێ بە ژیانیان. یاسای پەیوەندیدار بە سیستمی کار لە هەرێمی کوردستاندا یعنی ناتوانرێ بگوتێ یاسا نییە. ئەو یاسایی کە هەیە لە بەرژەوەندی خاوەنکارەکاندایە و هەتاوەکو ئاستێکی فراوانیش لە ڕووی بێمافی کرێکاراندا چاوپۆشی گەورە هەیە. بێگومان لە هەرێمی کوردستان وەکو هاوڕێیان باسییان کرد هەم کەرتی کاری گشتی هەیە هەم کەرتی کاری تایبەت هەیە و هەم کەرتێکی تریش هەیە کە کارەکانیان دیار نییە ینی سابت نییە خەڵکێکن کە کرێکاری
بیناسازی یا لە چوارچێوەی پیشەکانی ترە کار و ژیانی خۆیان بەڕێوە بن و زۆر جار ئەم چینە فراوانش لە دەرەوەی یاسا و لە دەرەوەی سیستەمی چاودێری کارەکانیان بەڕێوە چێ و لە دۆخێکی بێئاگاییدا ژیان دەگوزارێن. بێگومان ئەو یاساکاری کە لە هەرێمی کوردستان هەیە یاساکارێک نییە کە وەڵام دەرەوە بێ بە خواستەکانی چینی کرێکات. یاسایەکە کە هەمیشە لە بەرژەوەندی چینە دەسەڵاتدار و سەرمایەدارەکەدا بووە و توانیویانە باو یاساکاریکە هەیە ڕەنجی چینی فراوانی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان بە بەرژەوەندی چینی دەسەڵاتدار بشکێتەوە. باشە بۆچی تا ئێستا کرێکارانی کوردستان یاسای کاریان نییە لەبەرچی؟ بڵێ ینی یاسای کار هەیە بەڵام ئەو یاساکارێکە هەیە لە بەرژەوەندی دەسەڵاتدایە و نەتواندراوە لەو یاسا کارە کارپێکراوانەی کە هەیە گۆڕانکاری بکرێت بە بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێش. بێگومان هۆکاری ئەساسی ئەوەیە کە کرێکارانی کوردستان لە ئاستی ڕێکخراوەییدا نین نەیانتوانیوە خۆیان لە چوارچێوەی ڕێکخراوێکی بەرپراوانی جەماوەریدا ببینەوە هێزێکی زەختکردنیان هەبێ لەسەر دەسەڵات بۆ گۆڕانکاریکردن لە یاساکاندا لە بەرژەوەندی چینی کرێکاران. زۆر باشە، زۆر سوپاس. وەستا دڵشاد هەڵسوڕاوی کرێکاری و ئەندامی دەستەی کارگەڕی ڕێکخراوی کرێکارانی بیناسازی. بینەرانی خۆشەویست بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە سەبارەت بە یەکی ئەیار لەگەڵ هاوڕێیان وەستا مەهدی سەرنووسەری بڵاوکراوی دەنگی کرێکار، هەروەها حەسەن مارف کارمەند و هەڵسوڕاوی ناوەندی تەندروستی و ئاشتی محەممەد کارمەندی تەندروستی و سەلامەتی ژینگە و هەروەها وەستا دڵشاد هەڵسوڕاوی کرێکاری و ئەندامی دەستکارگەڕی کرێکارانی بیناسازی. کات و ساتێکی خۆشتانە بێت. مەڵای بینەرانی ئازیز ئەوەی بینیتان پانێڵێکی کورد بووکە هاوکارم لەگەڵ کۆمەڵێک هەڵسوڕاوانی کرێکاریدا ئەنجامیدا بۆ قسە و باسی زیاتر و تاوتۆکردنی هەندێک لایەنی تری ژیانی کرێکاران لە کوردستان منیش پێم خۆشە کۆمەڵە پرسیار ئاڕاستەی ئەم هەڵسوڕاوانە بکەم. سەرەتا دەچمە لای وەستا دڵشاد و وەستا دڵشاد لەلایەنیشەوە سڵاوت لێبێ. پێم خۆشە پرسیارەوە دەست پێ بکەم کە ئێوە خۆتان ئەندامی دەستەی کارگەری ڕێکخراوی کرێکارانی بیناسازین، بەڵام لە کوردستانە ڕێکخراوە سربەخۆکانی کرێکاران لە ئاستێکی کەمدایە. بە بۆچوونی ئێوە هۆکارەکی بۆچی ئەگەڕێتەوە؟ یعنی بێگومان کوردستان لە 100 ساڵی لە سەدەی 20 هەتاوەکو کۆناگری سەدەی 21 بە بارودۆخێکی زۆر ئاڵۆزدا دەرباز بووە و ئەو بارودۆخە تەسیری لەسەر کیانی ڕێکخراوبوون و بەتایبەت خواستەکانی خەڵکی کرێکاران هەبوو و ئاراستەی شێوازی کارکردنی گۆڕیوە بۆ ئاراستەی کارکردن بۆ کۆمەڵێک پرسی تر. بەتایبەت ئێمە دەبینین لە ڕابردوشدا لە کوردستان کۆمەڵێک بزوتنەوەی کرێکاری دروست بوو بۆ بزوتنەوانەش تاوەکو ئاستێک کاریان کردووە، بەڵام لە ڕووی ئامانجدا نەیانتوانیوە ئامانجەکان بەخواستی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە ئاراستەی سەرکەوتن ببن و ئەمەش وهای کردووە بێهیواییەکی گەورەی دروست کردووە لەناو خەڵکی کرێکار و زەحمەتکێشدا کە بزوتنەوەی کرێکاری ناتوانێت بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەتایبەت لە کوردستاندا بەرەو ئاراستەی سەرکەوتن بچێ و تەسیری هەبێ لەسەر گۆڕانکاری ئیداری بە بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێش. بێگومان بەڵام ئەوەی کە شتێکە ناتوانێت کە ئینسان لە یادی بکە یاخود لە خەیاڵی خۆی دەربکە ئەوەیە کە هەمیشە خەباتێکی کرێکاری جوڵانەوەیەکی کرێکاری بزوتنەوەیەکی کرێکاری لە چوارچێوەی خاوەنداریکردن لە ئەو ڕەنجەی کە کۆمەلگا لە پێناوی بەردەوامبوونی ژیانی دادەیدا هەمیشە پێویستی بە ڕێکخراوێکەیە کە بتوانێت خاوەندارەتی بکە و بێگومان لە هەر شوێنێکیش کە نیزامی سەرمایەداری و کاری بەکرێگرتەیی هەبێ
بێگومان یەکێتی و یەکڕێزی و خۆڕێخستنکردن و خۆپەروەردەکردنی کرێکاران دەبێتە ئەولەویەت بۆ تێپەڕکردنی ئەو بارودۆخەی کە ئەو سیستەمە ئەیسەپێنی. بەڵێ پرسیاری ئەوە بکەم کە تایبەتی مەندیەکانی ئایاری ئەم ساڵ لە دۆخی دوای کۆرۆنا و هەلومەرجێک کە ئێستا کوردستانی تێدایە، جیاوازی ئایاری ئەم ساڵ ئەگەر لە ڕوانگەی دۆخی کرێکاران و تەماشای بکەین بە بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆن دەبینن؟ بڵێ یعنی ئایاری ئەم ساڵەوەیە کە بە تایبەتی سیستەمی قازانجپەرستی سەرمایه‌داری تەئسیری لەسەر کۆی ژیانی کۆمەلگای بەشەری بە تایبەتر لە سەر کوردستان بەهۆی ئەو شەڕە پاڵەخوازیانەی کە لە ناوچەکەدا بەڕێوەیەوە بە تایبەتریش لە باکووری کوردستان کە سیستەمێک هەیە کە هەمیشە لە چوارچێوەی غەزێکدا لەسەر کرێکاران پەیڕەو دەکرێت و بەڕێوە دەچێت، هەم کەرتی گشتی و هەم کەرتی تایبەت و هەم نادیتەکردنی ئەو چین و توێژانەش لە چوارچێوەی پیشەی ئازاددائیشتەکان لە ئەو زەرد و خەسارەتانی کە لە چوارچێوەی ئەو سیستەمەدا بەڕێواچێ بێگومان زەرەتمەند دەبن. بێگومان خاڵێک کە زۆر زۆر گرنگە ئەوەیە کە تەواوی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەو خەڵکانی کە لە چوارچێوەی ڕەنجدا دەژین زۆر باش درکیان باو ڕاستیە کردووە کە ئەم نیزامەی کە هەیە ئەم سیستەمەی کە هەیە کەڵکی ژیانی پێوە نەماوە و سیستەمێکە هەتاوەکو بەردەوام بێ ژیانی کۆمەلگا، ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش، ژیانی تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا ئاستەنگترەکە و بەرەو بەرژەوەندەکانی خۆیە باو ژیانی ڕاستەقینە نادیداگرێ و بۆ ئەمانە چۆن ئەزمون دەکرێت ئەمڕۆ لە کوردستاندا؟ ینی ناڕەزایەتەکانی خەڵک دیارە، ینی تۆ ئەگەر ئەمڕۆ سیر بکەی ئەمڕۆ هەر ئینسانێک بدوێنی لە کرێکارێکی بیناسازیەوە بگرە هەتاوە کۆگاتە کرێکارێک لە کۆمپانیایەکە لە کەرتی تایبەتە کرێکارێک لە کەرتێکی گشتیە، هەموو کێشە و مشاکلانەی کە هەیەە لە چوارچێوەدا ئەویش چییە کە ناتوانن ئەو حەقەی کە لە بەرامبەری کاردا وەری ئەگرن پیان ئەدرێ پێداویستەکانی ژیانیان بۆ داوین بکە. ئەمە ژۆ ڕاستی نیشانەدا کە نەهاوسەنگێکی گەورە لە نێوان ڕەنج و بازاردا هەیە و ئەو سیستەمەی کە هەیە لەسەر بنەمای تاڵانکردنی ڕەنجی مرۆڤ، لەسەر بنەمای زەوتکردنی وزە و تواناکاریەکانی کارکردنی ئینسان سەرمایەکەی خۆی قازانجەکانی خۆی کەڵەکەکە و ئەمەش ڕاستێکی حاشا هەڵنەگرەکە لە کوردستاندا ناڕەزایەتی خەڵک هەیە لەوەی کە ناتوانێت وەکو ئینسان ژیانێکی ئاسایی ژیانێکی سروشتی نۆرماڵ بەڕێوە بووە و بژیە. بەڵام کۆمەڵێک پاکت هەیە، کۆمەڵێک پاکتەر هەیە کە هەمیشە لە ناو کۆمەلگادا لە بۆسەی چۆنی سینارۆ دروستکردن و پلانگەریدا هەمیشە حەقیقەت و ڕاستیەکانی ژیانی کۆمەلگا ئەشێوێنێ چەواشەیەکە بە ئاراستەیەکی تردا دەیباکە کۆی ئەو کێشانەی کە کێشەی حەقیقەتی و کێشەی ڕاستینەی ژیانی بەشەری لە دۆخی خۆی دەری بخاو شکل و شێوەیەکی تری پێ بدات. بۆ ئەوەی کە گرنگە لە هەرێمی کوردستاندا ڕێکخراوبوونی کرێکارانە لە هەموو ناوەندەکانی کاردا و هاتنەلای یەکیانە یەکانگیربوونیانە لە فۆرمێکی داکۆکی کەرانەی سەردەمیانە بۆ بەرگریکردن لە خواستە مرۆیەکانیان. چەندێک ئەم ئیمکانە دەبینن کە لە ئایاری ئەم ساڵ و لە داهاتوێکی نزیکدا کە کرێکارانی بەشە جیاوازەکان بتوانن لە ئاستێکی فراوانترە خۆیان ڕێکخراوکەن وەکو ئاماژەتان پێدا بەوەی کە ناڕەزایەتی هەیە لە تەواوی کەرتە جیاوازەکانە لە کرێکارانێکی بیناسازیەوە هەتاوەکوانی لە کۆمپانیەکان کار دەکەن و تەنانەت ئەو موچەیە کە وەری دەگرین وەڵام دەرەوە نیە بە پێداویستەکانی ژیانیان. بە بۆچوونی ئێوە هەنگاوە سەرەتاییەکان دەبێت چی بێت و چەندێک ئومێدەوارن کە بەوەی کە بە ئەنجامێک دڵخۆش بگەن؟ ینی ڕاستیە کە هەیە ئەوەیە کە ئێمە هەمومان وەکو خەڵکی زەحمەتکێش و کرێکار لەو ڕاستیە تێگەیشتوینەوەی کە هەیە حەقیقەت و ڕاستی ژیان نییە، ینی ژیان بە ئەو شێوازە نابێت. ینی کە ژیان بە ئەو شێوازە نەبێ ژیان چۆن دەبێت؟ پێداویستەکانی ژیانێکی باشتر
ژیانێک کە ئینسان بتوانێت تێدا هەناسەیەک بدا پشتوویەکی ئازاد بدا پێویستە کە مرۆڤ بتوانێت پێداویستەکانی فراهەم بکات بەڕاستی ئەو زمینەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە زمینەی شۆڕشە زمینەی شۆڕشی سەرهەڵدانی بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ڕەنجدەران و خەڵکی بەشمەینەت و مافخورا و غەدرلێکراوە بەڵام ئەو زمینەیە پێویستی بەگەڕخستن هەیە زمینەکە بۆ خۆی هەیە قۆناغەکە بۆ خۆی قۆناغەکە ئەوە ئەخوازێ بەڵام ئەوەی کە گرنگە و دەمێنێتەوە چۆن ئەم زمینەیە لە چوارچێوەی قەباتێکی کرێکاری هۆشیاری کرێکاریدا هۆشیاری سیستەمی چینایەتیدا دەتوانرێت چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا بهێنرێنە لای یەکتر و فۆرمێکی هاوبەش دروست بکەن و بەڕێوەی ببن. پەیامی ئێوە لە ئایاری 2021دا چییە؟ من تەمەناکەم کرێکارانی کوردستان چین و توێژە جیاوازەکان ئەوانەی کە لەسەر بنەمای سیستەمی کار و ڕەنج دەژین بەتەنگ یەکەوە بن پرسەکانی خۆیان بە پرسی یەکتر بزانن مەسەڵەن بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ کرێکارانی بیناسازی لەناو سیستەمێکدان دۆخی ژیان و گوزارانیان ڕەشاو ناکرێ کرێکارانی کارگەی چیمەنتۆ لە دۆخێکی وەهادان کارگەکانی تر بە کرێکارانی کەرتی گشتی لەناو دۆخێکدان سیستەمێکی پاشەکەوتیان بۆ ماوەیەک بەسەردا سەپێندا بوو دوایی بە لێبڕین جێگیریان کرد و ئەمانە هەموو کێشە و مشاکلی خەڵکی کرێکار و زەحمەتکێشن ئەم سیستەمە بە شێوازێکی یەکپارچەیی غەدر لە هەموو چین و توێژە جیاوازەکانی کرێکاران دەکات وە کرێکارانیش پێویستیان بە سیستەمێک هەیە کە لە چوارچێوەی هاوبەشێتی خەباتی کرێکاریدا بتوانن تواناکاری و دەنگەکانی خۆیان لە بەرامبەر ئەم سیستەمەدا یەکانگیر بکەن و بەرەو ئاراستەی سەرکەوتنی ببن بۆ ئەوە من تەمەناکەم ئایاری ئەم ساڵ ببێتە ئایاری ئازادی و ڕزگاری و کۆتایی هێنان بە ئەو زوڵم و زۆردارانەی کە لەسەر ڕەنج و ژیانی کرێکاران بڕێوە مەڕێز مەستا دڵشاد زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و ئایا لە ئێوە پیرۆز بێت ماس بۆ تۆش ئایا لە ئێوە لەسەر مرۆڤایەتی و کرێکاران جیهانیش پیرۆز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز ئێستاش هاوڕێ حەسەن مارفمان لەگەڵدایە بۆ تاوتوێکردنی هەندێک لایەنی تری بابەتەکانی پەیوەند بە یەکی ئایارەوە هاوڕێ حەسەن سوپاس کە دووبارە ئامادە بوویت لە پانێڵەکەدا ئێوە لەسەر خانەنشینی قسەتان کرد پێم خۆشە لەسەر هەندێک لایەنی تری پەیوەند بە حکوومەت و چینی کرێکارەوە پرسیار بکەم بۆ نمونە یەکێک لەو باسانەی کە هەمیشە لای حکوومەتی هەرێم زیندووە مەسەلەی چاکسازیە هەروەها بە تایبەتکردنی خزمەتگوزاریەکان ئەمانە چەندێک لە بەرژەوەندی چینی کرێکارە و چەندێک لە بەرچاو گیراوە یاخود چەندێک بە زەرەرمەندی چینی کرێکارە ئەگەر ئەمانە بەپێی ئەو بەرنامانەی کە ئامادەکراون جێبەجێکرێن هەڵبەتە سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەرفەتتان کە ڕەخسانتان هەڵبەتە بۆ خۆی چاکسازی تەنها ناوە وەکو پێشتریش من ئاماژەم پێکرد هەڵبەتە لێرانە ڕەنگە کێشە زۆر لە یاسا نەبێت کێشە لە جێبەجێکردنەکانی ئاەتی چاکسازی لە کام بوارە کراوە چاکسازی بۆ چی کراوە ینی من پێم وانە هەموو ئەو لەگەڵ ڕێزمە ئەو بەیت و بالورانەی کە خوێندێتەوە لە کەناڵە حیزبیەکان و لە ناوەندەکانی دەسەڵاتەوە هەر لە پەرلەمانەوە بیگرە هەتاکو ئەنجومەنی وەزیران و کۆنفراس و پانێڵ و وینەکانیانەوە کە باس لە چاکسازیەکەن ئەوەی کە باسییان لێکردووە ئەوەی کە ناوێن ناوە چاکسازی تاکە یەک هەنگاو چوو بێتە پێشەوە و بەڕاستی نەک لە خزمەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بەگشتی لە خزمەتی خەڵکانیە ئەمە هاتوون کە چاکسازیەکرێت هاتووە لە ساڵ 20 لە ساڵ 21 موچەی کەم ئەندامێکە بڕێت کە ماگانەکەی 150,000 دینارە کە ماگانە نازانم ینی 150,000 دینار بەشی چی بکات بۆ خانەوادەیەک ئەگەر تەنها دوو کەسیش بێت ئەگەر کرێکیش نەبێت و بۆ مانگێک نا بۆ تەنها هەفتەیەکیش 150,000 دینار و لە ساڵ 21 ببڕێت بە نزیکی 32,000 لە بڕێت و 120,000 بێت چی بکات ئەمە چاکسازیەکەیانە
بەلایکەوە ئەگەر بینە سەر ئەوەی کە بەرژەوەندیەکی یا بە تایبەتکردنی کەرتی گشتی لە هەر بوارێکە لە هەر سێکتەرێکا بگریت سیرەکەی ئەمان بەدیلی خۆیان حازر کردووە بۆ ئەوەی کە بێن بە تایبەت بکەن ئەو سێکتەرە ئەو کەرتە بە تایبەتکەن ئێمە کە لە ناوەندی تەندروستیان بە تایبەتکردنی کەرتی تەندروستی گورزێکی کەمەرشکێنە بەگشتی لە خەڵکی خوارەوە و خەڵکی زەحمەتکێش و بە تایبەتریش لە کرێکار خەڵکی کرێکار و کرێگرتەی ئەم هەرێمە کە بۆ خۆی ئەگەر ڕۆژانەی هەر کرێکارێک یا دەستکەوتی ساڵانەی هەر کرێکارێک کۆکەیتەوە بەشی تاکە یەک کەڕەتی نەخۆشیەکی مامناوەندی قورسیش ناکات کە بچێتە کەرتە تایبەتەکانەوە لەوانە چارەسەری وەرگێت لە دنیا زەرمەندی کرێکارانە سیاسەتی بە تایبەتیکردنی خزمەتگوزاری گشتیەکان نەک بەتەنها بەگشتی دژی چونکە بۆ خۆی خزمەتگوزاری ئەمە مافە خزمەتگوزاریە ئەوەی کە پێوتێ خزمەتگوزاریەکان لە خزمەتگوزاری خوێندن لە تەندروستی لە ڕێگەوبان لەمانە ئەمە مافە ینی خزمەتگوزاری تەندروستی لە هەر جێگایکی ئەم دنیاە مافە بدرێ بە خەڵک بەڵام لێرانەکە بە تایبەت ئەکرێت و قورسایەکی زیاتر و گەورەتر ئەخرێتە سەر شانی خەڵک بەڕاستیەکەی ینی ئەمە ئەو پەڕی خستە ژێر مەنگەنە و گوشینی قوت و ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە دەڵێن بە بازرگانی کراوە کردی تەندروستی ئەزین چی بازرگانیش بۆ خۆی هاوڕێ بازرگانیش بۆ خۆی ڕەنگە ئەگەر بە شێوازێکی دروستتر بڵێم بازرگانیەکی کراوە یا بازرگانیەکی ئاشکرا و چاو لەسەربوون و لەژێر کۆنتترۆل و لەژێر چاودێری لایەنی پەیوەندیدار و لایەنی تایبەتمەندا بێت بە شەرعێکی هەیە بەڵام ئەم بازرگانیکردنی کەرتی تەندروستیە زۆر ناشەریفانە کراوە بە دەرمانی بێکوالیتی بە دروستکردنی دەرمان و تەزویرکردنی بەهێنانی دەرمانی بێکوالیتی 1001 مشکیلا بە دەرمان ئێساکی هەر ئێستا لە کەرتی گشتیە سیاسەتی ڕووخاندن و لە ناوبردننی کەرتی گشتی ڕۆژانە بە ناوی چەندین خەستەخانە وەسێنراوە بۆ 2 ساڵ و بۆ 3 ساڵ بە هەریەکی بە بیانوێک بە بیانووی تەعمیرەوە بە بیانووی ئەوەی کە شوێنەکەی گونجاونێ بە بیانووی ئەوەی بیناکەی کۆن بووە لە تەنیشتێەوە ڕێک خەستخانەیەکی ئەهلی قود ئەکرێتەوە هەر خەستەخانەی فریاکەوتنی سلێمانی کە لە ناو نەخۆشخانەی فێرکیاریایە بۆ 2 ساڵ وەسێنراوە بە بیانووی ئەوەی کە نۆژە نەکرێتەوە لە هەمان کاتە ئەوان نەخۆشخانەیەکیان ئامادە کرد و چون بە ناوی خەستخانەی سەفینەوە خەستخانەیەکیان کردەوە کە لە بینایەکی حکومیایە یعنی تەنها بۆ پێشانەوەی پارەیە بۆ گوشارخستنە سەر کەمکردنەوە و گوشارخستنە سەر خەڵکی کرێکار و زەحمەتکێشە بە دڵنیاییەوە لە بەرژەوەندی کەسانی و بە تایبەتیش لە بەرژەوەندی کرێکاران و خەڵکی کرێکارانە هەوڕێ حەسەن پێم خۆشە لەگەڵ تۆیە داوتوی تەوەرێکی تر بکەین مادام قسە لەسەر ڕۆژی جیهانی چینی کرێکار دەکەین لە کوردستانە کرێکارانێکی زۆر هەن کە لە وڵاتانی ترەوە یاخود لە شار و شارۆچکەکانی تری عێراقەوە لە کوردستانەوە هاتوون و کار دەکەن ئەگەر بە شێوەیەکی گشتی پرسم دۆخی ئەم کرێکارانە لە کوردستاندا ئێستا چۆنە؟ ڕاستی باشت کرد ئەو پرسیارت کرد ئەو کرێکارانەی چ کرێکاری کۆچبەر بێت چ کرێکاری هاوردە بێت ئەو دوو جۆرە کرێکارە بڵین ئێستاکیە هەن و ناشکرێ پێیان بوتە کرێکاری بیانی چونکە هەر لە ناو شارەکانی عراقیشا کرێکار هەیە بۆ نمونە لە شارەکانی ناوەڕاست و باشوورەوە هاتوونە تێرانە بۆ کارکردن بە کۆی گشتی ئەم کرێکارانە ئەتوانم بڵم بە تایبەتی ئەوانەی کە لە ڕێی کۆمپانیەکانەوە بە پەیوەستنامەیەک یا لە ڕێگەی عەقدێکەوە لە وڵاتانی تری بە تایبەتی ڕۆژهەڵاتی دوورەوە ئەهێنرێن لە مالیزیاوە لە تایلەندەوە لە وڵاتانی دوورەوە ئەهێنرێن ئەتوانم بڵێم ناوی خەستەتی کرێکاری و کرێکاری بوونیان نییە خەستەتی بە کۆیلەکردنە وەکو کۆیلەیە کڕین و فرۆشتیان پێواکرێ هەر لەو چرکەیەکە هێن و لە مەتاردایانەکرد لەوانە ڕێک پاسپۆرتەکانیان کابرای بەڵێندەر یا و کابرایی کە لە شوێنێکەوە
مۆڵەتی وەرگرتووە کە ئەم کرێکارە بێنێت ئێرانە پاسپۆرتەکانیان لێ حیزەکە کە پاسپۆرتیان ناداتێ ئەم کەسە کەسێکی بێناسنامەیە تەنها وەرەقەیەکی ئەوەی کە لە نشینگە بۆیانەکە پێوتێت کارتی مانەوە یا ئێقامە. ئەمانە بەڕاستی لە ماڵەکانە لە شوێنی ئیشکردنەکانە لە نووسنگەکانە خراپترین ئیش بە خراپترین وەزعێتی هەلومەرجی ژیانەوە و هەنێ جار بەداخەوە ئەگاتە ئەوەی لە شوێنەکان لە ماڵەکانە دەستدرێژی زۆر خراپ ئەکرێتە سەریان بەدەر لەوەی کە کریان نادرێتێت چەندین جار کرێکاران ئەو کرێکارە بیانیانە ببوورە کاڵم بیانی هەڵبەتە ئەوان ناسراون کۆ ئەبنەوە بە ئاشکرا چەند مانگ ئیشیان پێکراوە کابرای خاون ئیش دەری کردوون پاسپۆرتەکەی حەجز کردوون داماون چەندین خەڵکێ ئەماوەتەوە 5 ساڵە ناتوانن سەفەرکە پاسپۆرتەکەی نازانە هەر لای کێیە ینی ئەمە نازانێت چی بکات ڕاستێکی هەلومەرجێکی زۆر خراپ بۆ ئەو کرێکارانەی کە هاتوون زۆر خراپتر لە وەزعی کرێکارانی خۆمان ژیان ئەگوزارێن و بۆ مانایە بوونەتە کۆیدا. قسە لەسەر ئەوە دەکرێت کە ئەگەرچی ئەو باستان لە زۆر لایەنی خراپی ئەم چینەی لە کرێکاران لە کوردستانە کرد کە لە دۆخێکی زۆر سەختدان قسە لەسەر ئەوە کراوە کە بۆ منە سەعاتکارەکانیان دیاری نەکراوە بەمانای وشە هەندێک جار دیاردەی کۆیلەبوونی پێوە دیارە و هەروەها ئەوەی کە مامەڵی خراپیان لەگەڵا دەکرێت سوکاتیان پێدەکرێت و هەتاوە کۆی کە موچان پێ نادرێتێت لایەنە پەیوەندیدارەکان چەندێک بەرپرساریەتیان هەڵگرتووە لە بەرامبەر ئەم دیاردەیەدا. من ئەوەی کە بیبینم ئەوەی کە ببیندێت ئەوەی کە ئاشکرا بێت من نەمبینیوە بەجددی یعنی ئەگەر یاسایەک هەبواە ئەگەر یاسێکی پاراستنی مافی ئەم کرێکارە نابواە هەڵبەتە وایە بەسەر ناهات ئەمانە لەلایەن خەڵکی دەسەڵاتدار خەڵکێکی پەیوەندیدار بە دەسەڵاتەوە هاتوون ئیزنی ئەوان وەرگرتووە کەم کرێکارە نەبێن ئەم کرێکارە نشێنە ناوتە ئێرانە ڕاستیەکەی بە نەسعات کاریان دیاریکراوە بۆ نمونە کەسێک لە ماڵەکە ئیشەکات ئافرەتێک لە ماڵەکە ئیشەکات ئیشی ناوماڵەکات ئەسەن سعاتی کارکردنی دیار نییە لە بەدیار نەخۆشێکەوەیە من بۆ خۆم بەو سیفەتی کە لە خەسخانە مستاکێ لە ئەمبڵانس ئیشەکەم چەند جارش سەر نەخۆش ئافرەتێکی مالیزی ئافرەتێکی بەنگالی ئافرەتێکین بە دیار نەخۆشێکەوەیە کاتی بۆ دیاری نەکراوە شەو ڕۆژکەی ئەم نەخۆشە پێویستی ئەبێ بە دایمی ئاگای لێ بێت ئەبێ بە دایمی خزمەتی کات قورسترین ئیش کات یعنی ئەمە بۆ خۆی کارەساتەکە لێرانە لە ماڵێکایە کەس نازانێت لەو ئەو دەرگایەوە چی ئەگوزەرێ هیچ چاودێریە هیچ بەداخەوە کە بەشێکەیە لە سندیکای کرێکاران بە ناوی سندیکای کرێکارانی بیانیەوە بەڵام من پێم وایە تەنها وەرگرتنی پۆست و چەند امتیازێکە بۆ چەند کەسێک و هیچ شتێک لەمە بەدەر شتێککە نیە. ئایاری ئەم ساڵ چۆنیان بکرێتەوە کە هەم ئەم هاوپشتێکی نایەتیەی کرێکارانی کوردستان و لەگەڵ ئەم بەشە لە کرێکاران کە لە کوردستاندا کار دەکەن تاوەکو بەرز ڕابگیرێت و ئەم خۆناغە سەختانە تێپەڕێنێت و کرێکاران بە مافیان بگەن و لانی کەم هەنگاوێک بەرەو باشتر بڕوات و لە دیاردەی کۆی لەبوون ڕزگار بێت. ئەلبەت ڕۆژی یەکی ئایار بۆ خۆی ڕۆژی هاوپشتی چینی کرێکارە بەڵام ئەوەی جێگەی داخە زیاتر ئەتوانم بڵێم لە بێجگە لە وتار و شیعار هەنگاوی عملی و کردداری کەمتر نراوە من داواکارم لەوەی کە ئەم ساڵ جیاتر لە ساڵانیکە جیاتر لە پێش و لە ڕابردوو هەنگاوی عملی بگیرێتە بەر تاکو شتی شیعاری و وتاری بەداخەوە کە هەلومەرجێکی نالەباری پەتای کۆرۆنا کە یاخێ بە جیهان گرتووە و ئێستا کوردستانیش لە گەرمەی بڵاوبوونەوەی ئەو پەتایایە ڕەنگە ڕێگری دروستکات بۆ ئەنێک لە کۆبوونەوە و مەراسیم و لێک نزیکردنەوە هەڵبەتە بۆ خۆشی هەر ئەمە کە دێتەوە دێمە سەر ئەم باسە بۆ خۆی پەتای کۆرۆناش ئەوەنەی کە بۆ بەبار قورسی بۆ ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتێش لەلایەکەوە ئیشەکانیان لەدەستدەن لەلایەکەوە پرۆژەکان وەستاوە لەلایەکیشەوە بۆ پێداویستێت تەندروستیەکان و کە نەخۆش ئەکەوێت ئەمەندەی کە بارگرانی لەسەر دروست کردوون
هیوادارم ئەم ساڵ بتوانین جیاوازتر لە ڕۆژی یەکی ئایار ڕۆژی هاوپشتی چینی کرێکارە هێزەکانمانیەکخێن و بتوانین هەنگاوی ئەمەلیانە بچینە پێشەوە بۆ باشکردنی هەلومەرجی ژیان و گوزەرانی کرێکاران زەحمەتکێشان. مەڕێز حەسەن مارف کارمەندی کەرتی تەندروستی زۆر سپاس بۆم دەرفەتی پێداین. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ مادووبوونتان. بەرنامەکانمان لە سەرێکی ئایار بەردەوامە و ئێستاش ئاشتی محەممەدمان لەگەڵدایە بۆ تاوتۆکردنی هەندێک لایەنی تری پەیوەند بە بزوتنەوەی کرێکاری لە کوردستاندا. کاگاشتی دووبارە سڵاو لەلایەن منیشەوە و ئایارتان پیرۆز بێت. ئێوە وەکو کارمەندی بەشی سەلامەتی و ژینگە ئەم بەشە چۆن دەبینن کە لە کوردستاندا پیادە کرابێت و سەلامەتی و تەندروستی و ژینگەی کرێکاران لە بەرچاوگیرابێت؟ بەڕاستی سەرەتا سڵاو بە تۆ کاکە بنار، سڵاو بۆ ڕاخساندنی ئەم فرسەتە. بەڕاستی ئەم بەشە لە کوردستاندا بە شێوەیەکی گشتی بەشێکی زۆر لاوازە، یعنی هیچ گرنگیەکی ئەو تۆی لای دەسەڵاتدارانی ئەم هەرێمە نییە. بەداخەوە خۆی پێویستە ئەگەر سەری وڵاتە پێشکەوتەکان کەین پێویستە بەشی تەندروستی و سەلامەتی و ژینگە لە هەموو بەشەکان تر زیاتر گرنگی پێ بدرێت، لەبەرەوەی پەیوەستە بە ئاستی سەلامەتی تاکەکانی کۆمەڵگە و بەگشتی و کرێکاران و کارمەندان بە تایبەتی لە کاتی کارکردندا. بەڵام ئەم بەشە لە کوردستاندا تا ڕادەیەکی زۆر ترسناک پشتگوێ خراوە. ئەمەش بەداخەوە هۆکاری سەرەکیە بۆ ڕوودانی ڕووداوەکان لە کاتی کارکردندا، لەبەر ئەوەی هەر کاتێک لە هەر شوێنێکە لە هەر شوێنێکی کاردا تەندروستی و سەلامەتی و ژینگە پشتگوێ خرا، ئەوە هۆکارە بۆ زیادبوونی ڕووداوەکان لە کاتی کارکردندا. بەڵام هۆکار چییە؟ بۆچی ئەم بەشە بەم شێوەیە پشتگوێ خراوە کە ئەمە بەشێکی زۆر زۆر گرنگ و چارەنووسازە باز لە ژیانی کرێکاران دەکەین و هەروەها بۆ ئەگەر تەماشای ئەو راپۆرتانە بکەین کە بڵاوکراوی دەنگی کرێکار بڵاوی کردوێتەوە، بەڕاستی مەترسیدارە ئەو ڕێژانەی کە کرێکاران بوونەتە قوربانی ئەوانێکی گیانیان لە دەستداوە لە ناسەلامەتی شوێنی کاردا. هۆکار چییە؟ بۆچی ئەم بەشە پشتگوێ خراوە؟ وەڵاهی کاکە بنار، ئەمە چەند هۆکارێکی هەیە. یەکەم بەداخەوە یاسایەکی زۆر پێشکەوت و پرۆفشناڵمان نییە لە کوردستاندا کە جێبەجێ بکرێت. ئەمە یەکەمیان هۆکارە. دووەمیان ئەو یاسایی کە هەمانە ئەتوانین بڵین کۆن بووە، کۆمەڵێک بڕگە و بابەتی لەگەڵ ئێستەی و کاران ناگونجێت. چونکە ئەو کاتەی کە ئەو یاسانە دەرکراوە وڵاتی عێراق بە شێوەیەکی گشتی و کوردستانیش بە تایبەتی، یعنی پرۆژە بۆ شێوازە نەبووە. ئەو پێشکەوتنە پیشەسازی کە ئەمڕۆ ڕووی داوە پێشتر نەبووە. سێمیشان سێم خاڵیش کە هۆکارێکی ترە بۆی جێبەجێکردنی یاساکانی تەندروستی و سەلامەتی و ژینگە لە کاتی کارکردندا کولفەیەکی پێویستە. بەداخەوە ئەمیش هۆکارێکی ترە، لەبەر ئەوەی کە کەمترین کولفە سەرف کرێت لە کاتی کارکردندا چار کۆمپانیاکان بیر لەوە ئەکەنەوە یا کارگەکان یا دائیرەکان لە کوردستاندا کەوا یاساکانی تەندروستی و سەلامەتی و ژینگە جێبەجێ نەکەن. چوارەم هۆکاریش ئەم هۆکارش هۆکارێکی ترە بەداخەوە کارمەندان خۆیان لە کاتی کارکردندا بەداخەوە، یعنی زۆر کات ئەبینین من کە خۆم کەسێکم ماوەی نزیکی 5 ساڵە لەم بوارەیە ئیش دەکەم، کارمەندان خۆیانیش هۆکارێکن کە پابەند نابن بە یاسا و ڕێنمایەکانی تەندروستی سەلامەتی ژینگەوە لە کاتی کارکردندا. ئەمیش هۆکارێکی ترە. پێویستە چی بکرێت لەم ئایارەدا بۆ ئەوەی کە ئەم سەکچەرە پشتگوێ نەخرێت و کرێکاران سەلامەتی و تەندروستی و ژینگەیان بچێتە لانی کەم ئاستێکی باڵاترەوە؟ وەڵاهی کاکە بنار، یەکەم شت بە بیرهێنانەوەیەک بۆ کاربەدەستانی ئەم وڵاتە ئەبێت هەمووان بتوانین بە کۆدەنگی لە ڕێگەی نووسراوێکەوە، لە ڕێگەی ڕانگەیاندنەکانەوە، لە ڕێگەی تەلەڤیزۆنەکانەوە بتوانین حکوومەتی هەرێمی کوردستان ئاگدارکەینەوە کە هۆکاری زیادبوونی ڕووداوەکان پشتگوێخستنی کارتی تەندروستی و سەلامەتی و ژینگەیە لە کاتی کارکردنا. دووەمیان دەرکردنی یاسایەکی بەپەلا کە بگونجێت لەگەڵ شێوازی ئیشکردنی ئەمڕۆ و ئەو پێشکەوتنە پیشەسازیانەی کە دروست بووە لە کوردستاندا. سێمیان
ئەبێت هەموو کارمەندان هەموو کرێکاران لە کوردستانە تەنانەت لە عێراقیشە ئەبێت کۆدەنگیەک دروستکەن کەوا هیچ کارێک ئەنجام نەدەن هەتاکو دڵنیا نەبن لە تەندروستی و سەلامەتی خۆیان لە کاتی کارکردندا. بەجیا لەم بەشەکە بەشێکی زۆر زۆر گرنگە چی شتێکی تر هەیە کە کرێکاران لە ئایاری ئەم ساڵدا میگرن بە دەرستەوە وەکو خواستێک ڕوو بە دەسەڵات یاخود یەخەی دەسەڵاتی پێ بگرن بۆ ئەنجامدانی و جێبەجێکردنی؟ وەڵاهی خۆ کۆمەڵێک یعنی بەداخەوە ئەوەی کەوا کرێکار داوایە کات هیچ شتێک لە کوردستانە جێبەجێ نەکراوە. بۆ نمونە بیمەی بێکاری بوونی نییە، بۆ نمونە خانەنشین وەکو پێویست نییە، بۆ نمونە تعویزکردنی یا بڵین قەرەبووکردنەوەی قوربانیانی ڕووداوەکان لە کاتی کارکردندا بە شێوەیەکی یعنی زۆر ڕۆتی نییە. یعنی کارمەندێک سێرەکەی کار جاری وهەیە تووشە ڕووداوێکە بێت کارەکەی لە دەسەدا بە ڕەپارەیەکی کەم یا بە شتێکی کەم قەرەبووەکرێتەوە. بەڕاستی ئەمە جێی داخە، ینی هیچ شتەکان من لە کوردستاندا من وەکو خۆم وەکو کرێکارێک وەکو کارمەندێک کە لە کوردستانە کارەکەم یعنی ئەم شتانە بە شێوەیەکی زۆر سادە و کەم ئەبینم. یعنی هیچ شتێک لە جێگەی پێویستی خۆیدا نابینم لە بەرژەوەندی کرێکاران و کارمەندان بەداخەوە. یعنی ئەو شتانەی کەوا من بوتومە کۆمەڵە شتی تریش هەیە کارمەندان و کرێکاران ئەبێت لە یەکی ئایاری ئەم ساڵدا یەقەی حکوومەتی هەرێم بگرن بۆ ئەوەی بتوانین لە هیچ نەبێ بەشێکیشان لە 2021دا جێبەجێ بکرێت ئەگەر هەمووشی جێبەجێ نەکرێت. دوا قسەی ئێوە لە ئایاردا چییە؟ چی پەیامێکتان هەیە بۆ کرێکارانی کوردستان؟ وەڵاهی من لە کۆتاییدا هیوای تەندروستی و سەلامەتی بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگە دەخوازم بە شێوەیەکی گشتی بە تایبەت کرێکاران و کارمەندان بە تایبەتی هیوا خوازم کارمەندان و کرێکاران هەمیشە لە ساغ و تەندروست و سەلامەت بن بۆ ئەوەی بتوانین هەمومان بە شێوەیەکی ئاشتیانە و بە شێوەیەکی سەلامەت و بە شێوەیەکی دادپەروەرانە پێکەوە بژین. هیوادارم یەکی ئایاری ئەم ساڵی هێنانەدی خەونەکانی کارمەندان و کرێکاران بێت لە کاتی کارکردندا هیوای تەندروستی و سەلامەتی دووبارە بۆ هەمووان دەخوازم. ئاشتی محەممەد کارمەندی بەشی تەندروستی و سەلامەتی و ژینگە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و دووبارە ئایارت پیرۆز بێت. سپاس بۆ ئێوەی بەڕێز دووبارە یەکی ئایار لە هەمووان پیرۆز بێ. بینەرانی ئازیز بەم شێوەیە هاتینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان. جارێکی تر ئایار لە هەموو لایەک پیرۆز بێت و تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.